سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان باز لە قەرزەکانی بانکی بازرگانی عێراق TBI لەسەر حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەکەین. دیارە لە دوای ساڵی 2014 لە سەردەمی قەیرانی دارایی دەسەڵاتدارانی هەرێم زیاتر لە 10 تریلیۆن دیناریان لە بانکی بازرگانی عێراق و بانکە ئەهلیەکان ڕاکێشاوە کە نازانرێت بۆچی بەکار هاتووە. دیارە بەشێکی زۆری ئەو پارانەی کە لەو بانکانە ڕاکێشراوە چەکی بەڵێندەران بۆ ئەوەی کە لە بازار بەنیوە قیمەت وەریان گرتەوە دواتر بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەری پێشووی بانکی بازرگانی عێراق کە ئێستا سزا دراوە چەکەکان بۆ کراوە بە پارەی کاش و ئێستاش دەبێت لە پشکی هەرێم ببدرێت ئەوەی کە جێگەی تێبین نازانرێت ئەو زیاتر لە 10 تریلیۆن دینارە بۆچی سەرفکراوە ئێستاش دەبێت لە پشکی هەرێم بدرێت. دیارە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کۆبوونەوەی 19 سەی 2024 بڕیاری داوە هەرێم بڕی 1 تریلیۆن و 272 ملیار دیناری قەرزی بانکی بازرگانی عێراق وەکو خستەکانی ساڵانی 2023 و 2024 بداتەوە. دیارە ئەمە لە پشکی هەرێم دەبدرێت لە بودجەی بڵێن بودجەی ئەوەی کە بۆ پرۆژەکان و هەروە وەبەرهێنان و ئەوانە خەرج کراوە. دیارە موچە سەرف دەکرێت ئەو بڕینە لە چوارچێوەی موچە نیە بەڵکو لە چوارچێوەی پشکی هەرێمە. دیارە ساڵانە بۆ ساڵێک بۆ ساڵی 2023 و 2024 دەبێت 636 ملیار دینار بداتەوە. ئێستا بە هەردووکی دیارە ساڵی ڕابردووم قەرزە نەدراوەتەوە ئێستا دەبێت بڕی 1 تریلیۆن و 272 ملیار لە پشکی هەرێم ببردرێت لەلایەن وەزارەتی دارایی عێراق. بینە سەر کۆی گشتی ئەو قەرزانەی کە لە دوای ساڵی 2014ەوە لە بانکی بازرگانی عێراق ڕاکێشراون کۆی گشتی قەرزەکان بە پێی نووسراوی بانکی ناوەندی عێراق 8 ملیار و 371 میلیۆن دۆلار بووە کە ئەو کاتە نرخی دۆلار لە دوای ساڵی 2004 تا 118 هزار دینار بووە واتە بە پارەی عێراقی دەکات 9 تریلیۆن و 877 ملیار دینار. کۆی گشتی قەرزەکان 8 ملیار و 371 میلیۆن دۆلار بووە. ئەو قەرزەی کە دراوەتەوە دیارە لە ساڵی 2017 بڕی 1 ملیار و بەڵێ 932 میلیۆن دۆلار دراوەتەوە و لە ساڵی 2019 و 20 بڕی 2 ملیار و 713 میلیۆن دۆلار دراوەتەوە. کۆی گشتی ئەو قەرزانەی کە لە ساڵانی ڕابردوو دراوەتەوە لە پشکی هەرێم بردراوە 4 ملیار و 645 میلیۆن دۆلارە و قەرزی ماوە ئەو قەرزەی کە ماوە و کە پێویستە لە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بیداتەوە لە پشکی هەرێم دەبردرێت 3 ملیار و 726 میلیۆن دۆلار. دیارە ئەو قەرزانە تەنها قەرزی بانکی بازرگانی عێراقا جگە لەوەش حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم 371 میلیۆن دۆلاری قەرزی بانکە ئەهلیەکانی ئێلایە. دیارە بە پێی یاسای بودجە عێراق ساڵی 2023 24 25 لە مادەی 12 یاسای بودجە عێراق لە بڕگەی واو باز دەکە قەرزەکانی بانکی بازرگانی عێراق کە لە ئاستۆی حکوومەتی هەرێمە دەوێت بە قیستی مانگانە لە ماوەی 7 ساڵ بدرێتەوە و دیارە مانگانە بە پێی ئەوەی کە کراوە بە قیستی مانگانە دەبێت 53 ملیار دینار بدرێتەوە بۆ بانکی بازرگانی عێراق و ساڵانەش 636 ملیار دینار بدرێتەوە. وەکو ئاماژەمان پێکرد کۆی ئەو قەرزانەی کە ماوە 3 ملیار و 726 میلیۆن دۆلارە کە بە پارەی خۆمان بە نرخی 118 هزار دیارە ئەو کاتە نرخی دۆلار 118 هزار بووە دەکاتە 4 تریلیۆن و 396 ملیار دینار کە دەبێت لە پشکی هەرێم ببردێت. دیارە و پارەی نازانرێت بۆچی خەرجکراوە کەچی ئێستا دەبێت خەڵکی کوردستان باجەکەی بدات و لە پشکی هەرێم ببردرێت. بەخوای گەورەتان سپێرین خواتان.